مرحبا خوندوانی زانینگا دژلێ فاتی بخێر هاتن وەکی زانن ئیرۆ نەورۆزە نەورۆزە گەلێ ئاری بەریک و ئەم دەست پێ بکەن کام پێشی پایەماخە بدن پیرۆز بێت ساڵی نوێی کوردی دەمەوێت بە هەموو دنیا بڵێم لە خوڕمات و دەرمان بکەن لە عەفریمان کوژن لە ئامەد و سنە بێدەنگمانکەن ئەم ساڵیش نەبێ 100 ساڵی تر دیاربەکر و کەرکووک و قامیشلو و کرماشان دەبنەوە شاری وڵاتێک بە ناوی کوردستان نەورۆستان مە پایەماخوادا نەورۆزە گەلێ ئاری لە هەموو کوردان پیرۆز بە کام دەست بە بوانەیەخوا بکەن بەڵێ ئەم نەورۆز ناستکن گەلێ کورد زانی نەورۆز چییە لێ هەیە گەلێ کورد شکو هاتیە نزانی دیرۆکاخوا پاشەڕۆژاخوا مخابن نزانی ویوانیدا ئەمێ سەر گەلێ کورد بسەکنن ئەمێ بزانم کە کورش کو هاتنە چەنداوی چییە زمانێوی چییە نیشتمانی ولکویە ئەمێ سەروانە بسەکنن ئالیە چەپێدا وێنەکی هەیە ئەو وێنە شانی دیکەک و کورد شکو هاتنە وێ وێنەی ژە مەقالەکی دەستکرد گۆتارکی دەستکرد کو ئەو مەقالە یان ژە گۆتار مەقالەکی زانستیە یەکی ئینگلیزی نویساندیە و دەبێژێک و بەری 5,000 ساڵ کورد ژە ئالیێ ئوکراینا یان ژە باکوورێ بەهرا هەزار یان ژی بەهرا کەسپێ هاتنە و هاتنە خوارێ و نابەرا دیژلە و فراتە بجیح بوونە بەری 5,000 ساڵ پشتی بجیح بوونە چوونە ئالیێ ئیسرائیلێ و دوورەژی چوونە ئالیێ عەرەبستانی باشووری عەرەبستانی و ئەم چاواج بێ تشتێ هین دبن بریا دێنەیە شۆپینن و زانین و کورش کو هاتنە ئالیە ڕاستێ دەژی کوردستانە نەها ئەم دبینن کوردستانە نەها گەلک بچوک بووە کوردستانە بەرێ بەلکی دقات یانی سێقاتێ وێنەی بوو وێ نەخشێ بوو لێ مخابن نەها کورد ژە هەر دەبەری بەکشیانە ژالێ ئالیە ئەنەتۆلیا عەرەبستانی سووری ئاخا ئیران جیهێ ئوکراینە و باکوورێ بەهرا کەسپێ بەکشیانە و نەها کوردستان ئەوە مخابن گەلک بچووکە بەلێ نەها ئەمزانن کورد شکو هاتنە کام دەوام بکەن کورد مخابن ئالاخوا ناس ناکن بەلێ ئالاخوای بەری 100 ساڵە ناستکن کو ئەوڵ ژالیێ خۆی بوون بە ڕێخستنا خۆی بوون بە هاتیە ئاواکردن ئەم وێ ئالێ ناستکن وێ ئالێ دوورە قازی محەممەد دەستخست وینا کرد ئالا ئا ڕسمی ئا کوردستانە مەهاباتێ لێ ئالە دین هەیە کو ئەو ئالا کووردا ئا یەکمینە ئەو ژیلڤر هاتیە وی نەکردن ئالیە چەپی سەر سۆردا سیمبۆلکی هەیە و دۆراوێ سیمبۆلیدا شێر و چووک هەنا یانجی باڵندە ئەو ئالا میتانیانە کو بەری 2600 ساڵ هاتیە ئاواکردن ئالا میتانی ئەو ئالامەیە لێ کورد نەبتەنێ خودیە ئالن خودیە سمبۆلنژی یەک جوان سمبۆلان پێسکۆڤیە هەموو کەیاین کورد یانژی قرالین کورد خودی پێسکۆڤیان دەرکەتنە ئالیە ڕاستەژی کەیایەک ئا کوردان نەها ناوی وینا نای بیرا من قوسەی نەدەری هەمبێزێ ویدا پەسکۆڤیکی هەیە و بالا خۆ بدن دەستەی وینا دەستەی وی چەپی ئەوژی سیمبۆلا خۆر یانژی ڕۆژێ مەزۆپۆتامیایە دەستەی ویدا سیمبۆلا ڕۆژ هەیە و هەمبێزێ وی دەژی پەسکۆڤی هەیە کورد وێ وا سیمبۆلا ناس بکەن کام دەوام بکەن بەلێ هەمزانن کوشکو هاتنە لێ کی بەحسا کووردا کردە ئەمزانن کو گەلک
گەل یانژی نەتاو بەسا کووردا کردە لێ کورد یەک تشتی نزانن هەر سێ پرتکەین خوددا کو قورآنن ئینجیلن و تەوراتن بەسا کووردا کردە کورد ملەتکی ئەوقا قەدیمە و سەربرندەک و خوددا هەوژێداری دیتیەک و بەسا کووردا بکەی نەها ئەمێ بەسا وا نابکن بەڵێ لەبەردا سێ چاوکانی هەیە وان چاوکانیان ji قورآن تەورات و ئینجیل گرتیە ئالیە ژۆردا ون تام نابینن ئەس باوەرم ئەزێ هینکی بچووک بکەم نەها ئەس باوەرم دبینن کام بەگەرن ئێ بەرێ سوورەیە بەقەرێ ئێ ئاەتا شێست دویەمین لەوردا وەن سەبیی هاتیە نویساندن سەبیی گەلێ کووردا ئەو بەرێ زەردشتی بوون کەس بە ساوی ناناکێ سوورەیە بەقەرە ئاەتا شێست و دویەمین وێ نامێزە بکەین وەن سەبیینە هاتیە نویساندن و سەبیی کوردن و دیسا بالا خۆ بدەن تەورات تەوراتدا ئەس باوەرم تام نابینە زیرۆ بکەم شەجەرەیە هەموو گەلان هاتیە نویساندن نە هەموو گەلان لێ گەلێن کو ئەم زانن هاتیە نویساندن و لێ شەجەرەی دەژی گەلێ کورجی نەتەوا کورجی هاتیە نویساندن و vê şecerê em zanin ki Kurd ji Adem û Heva hatine bala xwe bidinî Adem û Heva û dewre jî Nuh ew xeta reş di flût hatiye nivîsandin ew tûfana piştî tûfan japet aliye rast de heye ezê hawlo şanî bikim ji were japet piştî japet magî û madeyî hatiye nivîsandin magî sintîna yan jî kasîtin madeyî jî medîna med gelî meda yan jî neteva meda magî û med Kurdin û magî û med pirtika Tevrat de hatiye nivîsandin me behsa Qur'an kir behsa Tevrat jî kir lihê me behsa İncîl nekiriye aliyê rastê jê re dibêjin gospela Mateyû İncîla Matewî çar İncîl hene yek ji wan İncîla Matewî ye yan jî gospela Matewî jê re dibêjin gelê xristiyan li wir de behsa magiyan tê kirin ku ev bes Tevrat jî hatiye kirin hûn dibînin û dibêje ku bêyî ku İsa ji dayîk bê yan jî Hezretî Meyrem İsa ji dayîk bênî sê keyayên Kurdan yan jî sê keyayê şêwirmend em wilo bêjin ziyaretî Hezretî Meyrem dikin û jê re diyarî didin û navê wan e magî ne magî Kurdin belê niha em zanin ku li her sê pirtika qedîm de pirtikeyên pîroz de behsa Kurdan hatiye kirin belê kam dewam bikin em ê hê zêde bikin li wir de vê peyvê ji Tevrat girtiye Yeşaya babê Yeşaya ê sêzdehemîn beşa hevdehemîn aliyê çepê meyze bikin wan mediyan ku qedrê nadin zêr û zêviyê berdim serê wan wêna Xweda dibêjî Xweda hers bûye li hin kesan dixwazî wana ceza bike û dibêjî ew gel heye ku qedr nadê zêr û zêviyê ew qa beeqil e ku qedr nadê zêr û zêviyê ez ê berdim li ser we ew ê cezayên we bidin em ji vê babê em çi fêm dikin em zanin ku Kurd çem Xweda ne yan jî leşkeriyên Xweda ne yan jî Kurd ew kesin ku cezayên Xwedê didê wan kesan belê kam dewam bikin heta niha me hin çavkanî ji we re danasîn lê çavkanî gelekin bo Kurdan li vir de jî rolyef jê re dibêjin aliyê çepê rolyefê Ferhadiyê çaremîn heye ku ew keyayê Sasaniyan e piştî Zayînê salê sedî
و عالیە ڕاستەجی هەن کەس وێنە ڕسم کردنە و ئەم بزانبن ئەگەر ئیرۆ فەرهادی چارەمین ئیرۆ ژیابانە ئەوێ شەکەی وینە چاوا بە عالیە ڕاستی ئەم وێنات بێ شەکەی وینە لۆبانە فەرهادێ چارەمین ئەوجی کوردێک یاجی کایەک ساسانیانە و ساسانیان ئیمپراتۆریە کوردایە ئەم دەوام بکەن کایەک دن ئا کوردان ژێرە دەبێژن شاپورێ یەکەم شاپورێ یەکەم ئەو کەسە کو ڤەلەریانێ ڕۆمی کو کەیایێ ئیمپەراتۆریە ڕۆمیانە دیل گرتیە وینا باش بزانن دیل گرتیە ئەو هەردوو ئیمپەراتۆری شەرکردە ساسانی و ڕۆمیان و ڕۆمیان تێک چوویە لە هەمبەر ساسانیان و لەوێ ڕۆلیەفیدام دەبینین کو ڤەلەریانی ڕۆمی ستویە خۆ تەواندیە لەبەر شاپوری یەکەمین و ئەفو ژێ دخوازێ بەلێ شاپوری یەکەمین کایە کوردان ئا ساسانیان کام دەوام بکەن بەلێ اون تێشی ناستکن تێشیین پیرین مە ئەم زانون کە هەر پیرەک لە گوندە خۆدیە تێشیکیە لەوێ ڕۆلیەفیدە بالا خۆ بدن لەوەردە ژنەک هەیە و دەستێ وێدا تێشیەک هەیە و ئەو تا دپێچێ چەندا کووردا ئەوقا کەونەکی یانجی تێشیا کووردا ئەوقا کەونەکی ئەم وینا کارن سەر ڕۆلیافە ببینن ئەوجی دەوڵەمەندیە چەندا کووردایە تام دەوام بکەن خلاص نەبوو لەبەردە ڕۆلیەفکی دین هەیە ئەو ڕۆلیەف گەلک کردنە 1500 ساڵ زێدەی 1500 ساڵ بەی زاینێ 515 لەوەردە هەند زلام هەنا بالا خۆ بدنی ئێگۆ کومکێوە گرۆڤەر هەنا و ئێگۆ کومکێوە نەگرۆڤەرن وەک چارکۆشەیە ئێگۆ کومکێوە گرۆڤەرن کوردن ئێدینژی پەرسن یانژی وی دەمیدا ژوارە دەگوتن پارسک نەهام دەبێژن پارسەک پەیوا کەبن پارسگە پارسک بۆ پەرسیان بالا خۆ بدن کورد ئەوقا کەون و ڕسمی خوا وەرگەڕاندنە ڕۆلیەفی و بە هەزاران ساڵان ئەو ڕۆلیەف سەرپیا مایە تام دەوام بکەن لەوەردا دیسا وینەکی هەیە کو ئەو وینە شانی دیکەک و ژیانە کوردان ئاڕۆژانە بەری 150 ساڵ چاوا بوو لە ئێریڤانی لە ئێریڤانی کورد لەبەر گۆوەندینە و زلامێک ئابیانی ئێبیانی گۆڤەندا کووردا ڕسم کردە لە ئێریڤانی دەوام بکەن وایەون دەبینن ژنین کورد بالا خۆ بدن ئالیە چەپێ ئالیە چەپێدا هەن پەیکەر هەنا و ئەمزانون کە پەیکەر ئەمرێوە بە هەزاران ساڵ لێ وان وێنەیان مەیزەکن و ببینن کو چارکێن کوردان ئێنەها هەمان تشتین وان چارکێن کوردان ژنین کوردان ئێ هەزاران ساڵین بەرینە کورد ژنی کورد چارکێ خوا بە هەزاران ساڵە پاراستیە ئەم ئەو قاکردن چەندا کووردا ئەو قاکردن دەبێم پێ سەربلند بن دەوام بکەن بەلێ لەوەردە دوێنە هەنا ئالیە چەپێ گەلک وێنەیە چەپێ گەلک کەونە لەوێ وێنێدا کەیایێ ساسانیان ناوێ وێ کەیایێ کەیوسرەوە و ژناوی شیرین یانجی کەیبانوو ئەم کارم لێژی بێژین یان دامبشین ینی قرالیچە کەیبانوو پەیوەک پەرسیە دامبشینە شیرین و کەیایێ بناوێ کەیوسرەف ئەو وێنە 1700 ساڵیە ئەس باوەرم 1600 یانجی 700 ساڵیە پشتی زاینی ساڵی 400 داهاتیە
ڕسمکردن ئەو وێنەکی نوویە ئالیە ڕاستە دژی پرەنسێک یان ژمێرێک ئا کوردان هەیە ئەس باوەڕم 105 ساڵیە وایە ئەوەن دەبینن کایەین کوردان و پرەنسین یان ژمێرەین کوردان چقا کەبنن کام دەوام کرد لەبەردا دۆکمنتی دی هەیە ئەو دۆکمنت بە عالی ئیتالیانیان هاتیە نویساندن یانجی ڕسمکردن ئەو نەخشەکە بالا خۆ بدەن لوی نەخشیدا هەڵبەردا پۆپل کوردی هاتیە نویساندن پۆپل کوردی ماناوینا گەلەی کورد ئەو نەخش بەری 500 ساڵ هاتیە نەخشکردن و وی نەخشیدا ئەم گەلان دەبینن ئالیە ژۆردە جۆرجیا هەیە ئەرمانیا هەیە و اون کورداجی دەبینن هەن کەس دەبێژن کورد نەژیانە نینە وایە ئەم دەبینن کورد هەر دەبەری دەهەنا بە هەزاران ساڵ هەنا کام دەوام بکەن بەێ گوتنی من قەدیا لێ بەیەک ئەس خلاص بکەم ئەس خوازم هەن پەیامان بدەم گەلێن کورد گەلێ کورد یانجی نەتەوا کورد هەن کەس دەبێژن گەلەی کورد نینە وایە ئەوەن دەبینن کورد بە هەزاران ساڵن سەرپیانە هەن کەس دەبێژن کورد نەبقیمەتن وایە ئەوەن دەبینن خۆدا بەحسا کووردا کردە دەمەکی معناوی ئەوە کو کورد ئەوقا بقیمەتنکی لە هەر سێ پرتوکاندا هەر سێ پرتوکەی خۆدەیدا کورد خۆدا بەحسا کووردا کردە هەند دەبێژن شان دە کولتورا کووردا نینە وایە ئەمە شانی کرد و چاند دە کولتورا کووردا چقا کەونە هەند دەبێژن کورد دەولەت ئاوا نەکردنە وایە دەبینن وە کەیایەن کووردا دیت چقا بە سەربلندن هەند دەبێژن کورد بی ئاخیدە نەژیانە مە نەخشەک ژوەرە داناسین مە دۆکمنتین زانستی ژوەرە داناسین اون دەبینین کە کورد بە هەزاران ساڵ سەروی ئاخیدە ژیانە بەێ دوێ اون بە داناسینا خوا و دیرەکوا خوا سەربلند بن دوێ اون قیمەتی بدن خوا هەم بخوا هەم چەنداخوا هەمجی زمانی خوا بەێ گوتنی من قەدیان نەورۆزا گەلێ کورد نەورۆزا نەتەوا کورد پیرۆز بە و لەبەردا سێ گوتن هەیە بە هەر زمانی کورمانجی سۆرانی و دمرکی یانجی زازاکی نەورۆز پیرۆز بە نەورۆزتان پیرۆز نەورۆزا شما پیرۆز بوو بژی کورد و کوردستان سەرچاوە